لە ڤێننا 12مین کۆبوونەوەی ڕێکخراوی ئۆپیک و هاوپەیمانەکانی بە شێوەی ڤیدیۆ کۆنفرانس بەڕێوە دەچێت. وڵاتانی بەرهەمهێنەری نەوت دەیانەوێت سەقامگیری بۆ نرخی نەوت بگێڕنەوە و بەرهەمهێنان سنووردار بکەن. باپی ڕێکەوتنێک کە لە ڕۆژی 12 نیسانی 2020دا کراوە. ڕێکخراوی ئۆپیک ڕایگەیاندبوو بە 3 قۆناغ ئاستی بەرهەمهێنانی نەوت کەم دەکاتەوە. لە قۆناغی یەکەمدا کە مانگەکانی ئایار و حوزەیرانی ئەم ساڵی گرتەوە، ئۆپیک و هاوپەیمانەکانی نزیکەی 10 ملیۆن بەرمیل لە بەرهەمی ڕۆژانەیان کەم کردەوە. لە قۆناغی دووەمدا کە نیوەی دووەمی 2020 گرتەوە، ئۆپیک و هاوپەیمانەکانی ئاستی دابەزاندنەکە بۆ 8 ملیۆن بەرمیل لە ڕۆژێکدا کەم کردەوە. بۆ قۆناغی سێمیش لە سەرەتای 2021 تاوەکو کۆتایی مانگی نیسانی 2022 ئۆپیک پلس 6 ملیۆن بەرمیل لە بەرهەمی ڕۆژانەیان کەم دەکاتەوە. عێراق وەکو دووەم گەورە بەرهەمهێنەری نەوت لە نێو هاوپەیمانەکانی ئۆپیک ناڕازیە لەو بڕەنەوتەی ڕێکخراوەکە دەیەوێت کەمی کاتەوە. وەزیری دارایی عێراق پێشتر ڕایگەیاند ئۆپیک دۆخی ئابووری و سیاسی عێراقی لە بەرچاو نەگرتووە و ڕەنگە وڵات بەرەو ئاقارێکی خراپ بڕوات و ئەو ڕێکخراوە جێبێڵن. باپی ڕێکەوتنی ئۆپیک دەبوایە عێراق وەکو دووەم گەورە بەرهەمهێنەری نەوت لە نێو هاوپەیمانەکانی ئۆپیک لە مانگەکانی ئاب و ئەیلول بڕی 850,000 بەرمیل نەوتی ڕۆژانە کەم بکاتەوە. کۆبوونەوەی ئۆپیک و هاوپەیمانەکانی لە کاتێکدا باهۆی ئەو پێشکەوتنانەی لە دروستکردنی ڤاکسینی کۆرۆنادا بەدەست هاتوون، نرخی نەوت تا ڕادەیەک جێگیری بەخۆیەوە بینیوە و لە ماوەی 2 هەفتەی ڕابردوودا لە سەر و $40 مامەڵەی پێوە کراوە.